بەردەوام لە ئێمە ئەپرسن بۆ دەرزیسیەکان بەکار ناکەن بۆمان. داکی عەزیز، خوشکی بەڕێزم، دەرزیسیەکان ئێمە بۆ هەموو کەسێک ناتوانین بەکار بکەن. هەندی حاڵەتێکی دەگمەن هەیە ئێمە پێنا ئەکەن بە ئەو دەرزیە بە پێناوی تەندروستی کۆرپەلەکەت لە زگدا. ئەو حاڵەتانە ئەگەر خۆت جەنابت کەوتوتە لەسەر ژانێکی پێش وەختە پێش بگەیتەوە بۆ 9 مانگی، یا مناڵەکە ترسی هەبوو لە ناو زگدا ببێت لە پێش وەختە لەدایک بتەوە، یا مەتەلەن بژنەیەکی هەبوو یا کێشەیەکی تەندروستت هەبوو لە جەنابتە، پێویستی هەبێ ئەو مناڵە پێش وەختە لە زگت دەرکەن لە پێش 9 مانگی. ئەو کاتە ئێمە پەنا ئەبەن بە ئەو دەرزیە بەکارەکەن حتا گەشەکردنی سی مناڵەکە زیاتر بکەن. بەس بەردەر ئەو حاڵەتانە ئێمە ئەگەر بەکارمان کردووە ئەو دەرزیە زیانێکی لاوێکی زۆری هەیە لەسەر تەندروستی جەنابتە، لەسەر تەندروستی کۆرپەلەکەت لە زگدا. یەکێن لەو حاڵەتانە ئەگەر بەبێ پێویستی بەکارمان کردووە ئەو دەرزیەکە احتیمالێکی هەندێکی تەشەوهاتێکی ئەکاتەوە بۆ مناڵ بکە. ئەگەری هەیە کاریگەریکی لاوەکەیە بێتەوە لەسەر مێشکی کۆرپەلەکەت، احتیمالێکی هەیە تۆزی ئیستیعابێکی مێشکەکەی تۆزی لەسەر ئاستی زیرەکەکە تەسیر ئەکاتەوە. لەبەرەوە هەرچی خانمێکی پێویستی ناکە ئەو دەرزیە بەکار بکرێت، ئیلا بە حاڵەتێکی کەوتوتە لەسەر ژان یە پێویستی هەبوو ئەو مناڵە پێش وەختە دەربکەن لە زگتە، ئەو کاتە پێویستە هەیە ئەو دەرزیە بەکار بکەیت. سمارت وەرچەرخانە.